راپۆرتێکی دەستەی نەزاهەیی عێراقی کە ئاراستەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز مستەفا کازمی کردووە لەسەر ئەو بابەتەی کە ئەو بەرهەمە ناوخۆی ئەو بەرهەمانەی ئاراستەی عێراق ئەکرێ ئاراستەی پارێزگاکانی ناوەڕاست و خواروێ عێراق ئەکرێ بە ناوی بەرهەمی ناوخۆوە دوو ئەوەندەیە بە بەراورد لەگەڵ ئەو بەرهەمەی لە ناوخۆی کوردستان بەرهەم دێنرێ واتە بەشێکی زۆری بەرهەمی هاوردە تێکەڵ بە بەرهەمی ناوخۆکرێ بە ناوی بەرهەمی ناوخۆوە ئاراستەی پارێزگاکانی ناوەڕاست و خۆرای عێراقکرێ و خاڵێکی تر کە لە راپۆرتەکە ئاماژەی پێداوە دەڵێ کارگەکانی ئالیک لە دەرەوەی فلتەرەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئالیک هەناردەی ناوەڕاست و خواروی عێراقەکرێ بۆ پرۆژە کشتوکاڵیەکان بۆیە ئێمە بە تەواوەتی وەک وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەم بابەتە ئەم تۆمەتە بەڕاستی ڕەتەکەینەوە لەبەرەوەی ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو هەنگاوانەی کە بە پێویست زانرا ئاساییکردنەوەی ئەو پەیوەندیانە بوو لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی عێراق کە بە هۆکارە سیاسیەکان لە دوای ساڵی 2014ەوە تێکچوو بوو هەر بۆیە پاش دەست بەکاربوون چەند جارێک بە شاندی جیاواز بە چەند جارێک خودی جەنابی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو سەردانی وەزارەتی کشتوکاڵی عێراق کرا بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیانە ئاسایی بکرێنەوە ئامادەین هەر لیژنەیەک بێ لە نزیکەوە پرۆژەکانی ئێمە ببینێ دەرگای پرۆژەکانمان لەسەر پشتە و ئامادەین ستیکەر و بارکۆد لەسەر هەموو بەرهەمە کشتوکاڵەکانی ناوخۆ بێت لەبەرەوەی ئێمە ئەزانین بەرهەمەکانی خۆمان زیاد لە پێداویستی خۆمانمان هەیە ستیکەر و بارکۆد بکرێ وەکو لە ئێستاشە تەنانەت بەرهەمە کشتوکاڵیەکان سەوزە کە ئەڕوات بە پشتگیری بەڕێوەبەراتی کشتوکاڵی ناوچەکانی خۆیان ئەم بەرهەمانە پشتگیریان بۆ کرێ کە ئەمە بەرهەمی ناوخۆیە ئەنجا ڕێگەیان پێدرێ بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق